بە دروشمی چارەسەر ئەستەم نییە شاری پزیشکی فاروق ڕۆژی چوارشەممە 4/2/2015 چالاکیەکانی ڕۆژی جیهانی شێرپەنجەی بەڕێوە برد. چالاکیەکان کە 2 ڕۆژ بەردەوام بوون پێک هاتەبوون لە هەڵمەتی هۆشیارکردنەوە و سازکردنی کۆنفرانسێک کا لە شاری پزیشکی فاروق لە سلێمانی ڕێک دەخرێت. چالاکیەکان بەشێکن لە هەڵمەتی هۆشیارکردنەوە و ئاڵوگۆڕی زانیاری دەربارەی شێوازی ناسینەوە و چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە. بە بۆنەی ڕۆژی جیهانی شێرپەنجەوە ئێمە وەکو شاری پزیشکی فاروق چەند چالاکیەکمان هەبوو. ئەو چالاکیانە لە 2 ڕۆژە خۆی بینیەوە. ڕۆژی یەکەمیان ڕۆژی 4 مانگ بوو کە ڕۆژی جیهانی شێرپەنجەیە. ئێمە وەکو شاری پزیشکی فاروق هەر لەبەرەوەی بێژگەلەوەی کە خزمەتگوزاریەکی تەندروستی لەسەر ستاندەرێکی جیهانی پێشکەشەکەین، ئێمە مەبەستیشمان ئەوەیە کە وەکو پرۆگرام بۆ ناو کۆمەلگا، وەکو تەوعیە، وەکو فێرکردنی خەڵک چالاکی زانستیشمان هەبێت. ڕۆژی یەکەمیان وەکو باسم کە ڕۆژی 4 مان بوو، تیمێکی تەندروستی ئێمە لە شاری پزیشکی فاروقەوە بە سەرپەرشتی دکتۆرێکی پسپۆر لەگەڵ تیمێکی پەرستیار چون بۆ یەکێتی ژنانی کوردستان لەوێ بە ئامادەبوونی 50 بۆ 60 لە خوشکانی بەڕێز وەرکشۆپێکیان کرد و باسی نەخۆشی شێرپەنجەی مەمکیان کرد، هی ئافرەتان، چۆنێتی خۆپاراستن، چۆنێتی خۆپشکنینی بەردەوامی ئافرەتان کە بۆ خۆیانی بکەن و هەروەها هۆکارەکانی دروستبوون بەو نەخۆشیە و هۆکارەکانی یاخود چۆنێتی چاکبوونەوەیان. وەرکشۆپەکە زۆر پێخۆشحاڵی ئامادەبوانی پێوە بوو. هەم تیمی پەرستیارانی ئێمە بە شێوەیەکی عەمەلی پیشانی خوشکانیان ناکە چۆنێتی خۆپشکنین و زووترین دۆزینەوەی ئەم نەخۆشیە و هەروەها دکتۆری پسپۆریش محازەرەیەکی پێشکەش کرد لەسەر ئەم نەخۆشیە. ڕۆژی دووهەممان ڕۆژی 12/2 بوو. ئەو لەو ڕۆژەیە ئێمە پرۆگرامێکی زانستیمان پێشکەش کرد بە ئامادەبوون لێرە لە شاری پزیشکی فاروق بە ئامادەبوونی پزیشکانی نەخۆشخانەکەمان و هەروەها بە میوانداری بەڕێوەبەری تەندروستی سلەیمانی و میوانداری نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەی ژیانەوە سەنتەری تیشکمان کرد. لەو ڕۆژەدا پرۆگرامێکمان هەبوو لە بەیانیەوە دەستمان پێکرد هەتا وەکو دوانی وەڕوانێک چەند سەشنێکی تیا بوو، هەمووی زانستی بوو، باسی چەند نەخۆشیەکی شێرپەنجەمان کرد و ئامارەکان دو ئاماری ئەو نەخۆشیانە کە لە کوردستانە چەندە. خۆشبەختانە هەتاوەکو ئێستا ئێمە لە کوردستان ئەو نەخۆشیە بەو شێوەیە نییە کە لە ناو خەڵکە تەسەوور کراوە. ئامارەکان پیشانیان نا کە مقارنەتەن بە ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ئەوروپا هێشتا ژێرپەنجە لە وڵاتی ئێمەیە زۆر کەمترە. چالاکیەکانی ڕۆژی جیهانی شێرپەنجە بۆ ساڵی 2015 لەبەر ڕۆشنایی 4 پەیامی سەرەکیدا بەڕێوە چوون. سەرەکی ترینیان هەڵبژاردننی ژیانێکی تەندروستە، چون هاوڵاتیان دەتوانن لە ڕێی گۆڕینی شێوازی ژیانیان دەتوانن یارمەتی دەربن لە کەمکردنەوەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. ڕۆژی جیهانی شێرپەنجە 4 پەیامی سەرەکی هەیە کە بریتین لە یەکەم هەڵبژاردننی ژیانێکی تەندروست کە ئاخۆ ئەمە لە ڕێگەی خواردنەوە یا لە ڕێگەی وەرزشکردنەوە یا لە ڕێگەی دوورکەوتنەوە لە هۆکارانی کە لەوانەیە زەرەر بە تەندروستی و بات. پەیامی دووەمی بریتیە لە بوونی پرۆگرامی تایبەت بۆ زووناسینەوەی نەخۆشی شێرپەنجە کە پێوترێت سکرینینگ پرۆگرامز. سێهەم پەیام دابینکردنی چارەسەر بۆ هەمووان کە ئەمیش بریتە لەوەی هەموو نەخۆشێک، هەموو کەسێک کە ئەگەری بوونی نەخۆشی شێرپەنجەی هەبێ ئەبێ مافی ئەوەی هەبێ کە دەستی بگا بە چارەسەر بۆ نەخۆشیەکەی. پەیامی چوارەمیشی کە زۆر گرنگە ئەویش بەرزکردنەوەی یا چاکردنی ئاستی کوالەتی ژیان، شێوازی ژیان. من ئەمڕۆ کە دووەم ڕۆژی
چالاکیەکانی شاری پزیشکی فاروقە بە بۆنەی ڕۆژی جیهانی شێرپەنجەوە ئەمەوێ زیاتر باسی بابەتی پەیامی دووهەم بکەم کە ئەویش بوونی پرۆگرامی زووناسینەوەی نەخۆشی شێرپەنجەیە کە سکرین پرۆگرامسە. ئەم بەرنامانە لە زۆربەی وڵاتانی دنیاە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە هەنوو بەردەوامن و زۆر پێشکەوتون و بەردەوامیش توێژینەوەیان لەسەر ئەکرێت بۆ بەرەو پێشچوونیان و بۆ سەرکەوتنیان. بە بەشداری زیاتر لە 50 ئۆرکشۆپێکی تایبەت بە هۆشیارکردنەوەی ژنان دەربارەی شێرپەنجە و مەترسیەکانی و چۆنێتی گرنگیدان بە پشکنینی پێشوەخت لە تەلاری تەواری یەکێتی ژنانی کوردستان لە شاری سلێمانی بەڕێوەچوو. ئۆرکشۆپەکە لە دوو بەش پێکات بوو. ئەوانیش زانیاری گشتی دەربارەی شێرپەنجە و بە تایبەت شێرپەنجەی مەمک و چۆنێتی خۆپشکنینی ژنان لەلایەن خۆیانەوە بۆ پێشبینیکردن و ناسینەوەی شێرپەنجەی مەمک پێش ئەوەی تەشە نەبکات. شێرپەنجە بە شێوەیەکی گشتی ئەو خانە نامۆ و ناڕێک و نانۆرمالەیە کە ناو لەشی مرۆڤ دروستە بێ جا لە هەر شوێنێک بێتن ئەم خانانە بە هیچ شێوەیەک ناسنە ژێرباری سەیترەی لەشەوە نۆرمال نابن و کۆنتترۆلیان لەدەستە چێ. لە شوێنی خۆیان بە ناڕێشی گەورە بن ئینجا دەستەکەن بە تەشەنەکردن و بڵاوبوونەوە لە شوێنیشتر. خۆ سەر شێرپەنجەی مەمکیش هەر بەو شێوەیە و لە مەم کاسەر هەڵدا و وردە وردە گەورەکە و زیادەکە و لەوانەیە بچێت بۆ غودە لیمفاویەکانی ژێرباڵ لەوانەیەش بچێت بۆ شوێنەکانی تر لە لەشدا. ئەگەر لە قۆناغەکانی سەرەتای توشبوون بە شێرپەنجەی مەمک ئاشکرا بکرێت ئەگەری زۆرە چارەسەر بکرێت و ئەنجامی باشیش لە چارەسەرەکە چاوەڕوان بکرێت. ئەگەر تیرەی وەرەمەکە تەنیا نزیکەی 1 بۆ 2 سانتیم بێت و گرێن لیمفاویەکەی نەخۆشەکە هێشتا تووشی شێرپەنجە نەبوو بن ئەوە ئەم جۆرە ژنانە بە ڕێژی لە 85 بۆ لە 90 سوود لە زوو چارەسەرکردن دەبینن و بە تەندروستیکی باشەوە بۆ ماوەی 10 ساڵ دوای چارەسەرکردنەکە بە ئاسوودەی دەژین. ئەم وەرکشۆپە چەند ئامانجێکە بوو کە بیستمان بیپێکین. یەکەمیان خانمان ئاگادار بکەینەوە کە یەک لە گرنگترین بنامەکانی خۆپاراستن و چارەسەری سەرکەوتوو بریتە لە خۆپشکنین و خۆپشکنینی پێشوەخت. خۆپشکنین لە ماڵەوە ئەمانگەیتەوە ئامانجەی کە بە زووترین کات ئەگەر هەر شێوەیەک لە گرێ هەبێ بیبینینەوە و بیپشکنین و تەشخیصی بکەین و بگەینە ئەنجام. خوانە خواستە ئەگەر بێتەوە شێرپەنجە بێت ئەوە ئەو شێرپەنجەیە لە قۆناغە سەرەتاییەکانە بێ و چارەسەرکردنی زۆر باش و ئاسانتر و ڕێکوپێکتر دەبێ بێ ئەوەی بە کەمی ئەو ئارازە جانیبیانەی کتیا بە دەرەکەوێ و بە شێوەیەکی گشتی کۆمەڵایەتی و ئابووری و نەفسی بۆ ئافرەتی توشبوو بە شێرپەنجە باشتر لەوەی لە قۆناغە دواییەکان چارەسەر بکرێت. دکتۆر نەریمان محەممەد عەزیز پزیشکی نەشتەرگەری مەمک باسێکی چڕوپڕی دەربارەی نەخۆشی شێرپەنجە و هۆکارەکانی کرد و دواتر وەڵامی چەندین پرسیاری ئامادەبوانی دایەوە سەبارەت بە شێرپەنجەی مەمک و هۆکارەکانی. پزیشکە پسپۆڕەکە باسی لەو فاکتەرانە کرد کە ڕۆڵیان هەیە لەسەر هەڵدانی شێرپەنجەی مەمکدا. وتیشی ئەگەر هەر ژنێک یەک فاکتەری مەترسی سەر هەڵدانی شێرپەنجەی مەمک یان زیاتری تێدا دەرکەوێت پێویستە پەیوەندی بکات بە پزیشکی تایبەتەوە بۆ ئەنجامدانی پشکنینی پێشوەخت. ئێمە ئامۆژگاریمان لەم ڕۆژە بە دوو لایەنە بە دوو خەتە. یەکەمیان خۆپشکنین لە ماڵەوە کارێکی نەگرانە و نەزەحمەتە و نەتەکلیفیش تێچێ و زانینی هەرگرەیەک کە زۆربەیان بێزەرن و چارەسەرکردنیان ژیان دەپارێزی و خێزانەکە دەپارێزی. بەشی دووەمی ئێمەشەوەی ئەو کەسانەی لە سەرووی تەمەنی 40 ساڵێوەن ئەتوانن ئەگەر ساڵانش نەبێ هەر 2 ساڵ جارێ مەمۆگرامێ ئەشعەی مەمک بکەن یان بەتوانن ساڵانە 1-2 جار سۆنار بکەن بە ژێرە پێویست. ئەوانەی
ئاراز و مشکلێشیان هەیە ئەوانە خۆ پێویستیان بە پشکنینە ئەوانەی مەترسی توشببوونی شێرپەنجەشیان هەیە وەکو لەوانەی کە لە ماڵەوە شێرپەنجەیان هەیە یان هەر مەترسی تریان هەیە خۆ ئەوانە زۆر زەروریە لە 35 ساڵیەوەش دەست بە وەرگرتنی ئەشیای مەمە بکەن و لە هەمان کادا و بە پشکنینی خۆیان بکەن و سەدانی دکتۆری تایبەتمەند بکەن بۆ دڵنیابوونەوە لە نەبوونی هیچ شتێکی ناڕێک و نەخوازراو. لە فاروق ئێمە ئەو شتانە هێتما ئەو مەمۆگرامە دیجیتال مەمۆگرامی پێڵێن دیجیتال ئێوە زان کامێرەی دیجیتالە یعنی دیجیتال چی استیفادەکەی چییە؟ دیقەتەکەی زۆر زۆرە و توانی بارازی خۆی گەورەیەکەی بچووکێکەی نیشانەی بۆ دانەی تۆخیەکەی کاڵیەکەی یعنی خوێ و ترشی پیاکەی بە ئارزوی خۆتی ئەیکەیت ئەمە شتێکی زۆر مهمە بۆ مهمە لەبەرەوەی شتی زۆر ورد ئەتوانین ببینین ئەو شتانەی 10 ساڵ 15 ساڵ پێشتە ئەو گریانەی کە بە مەمۆگرامی عادی خەڵک نایبینێ ئەم دیجیتاڵە ئەیبینێ ئەمە زۆر مهمە عادەتەن بە دوونەوە ئاگیرێ یەکێکیان ئاوا لەسەرەوە بۆ خوارەوە کەپسیەکە نیشان تەنیشتەوە بۆ تەنیشتەوە ئازاری زۆر نییە ئەگەر تەکنیشینەکە تۆزێ زیرەک بێ ئازاری زۆر نییە بەڵام ناڕەحەتێکی کەمی تایە ئەوە کە دەژیرێ ئەمە بۆ چێە؟ مەمۆگرام بۆ کەسانەی لە سەروی تەمەنی 35 ئێمە قسەی لەکەین بۆ لە سەروی 35 لە ژێر 35 یعنی خۆتان نەزانن لە من زیاتر ئافرەتی گەنجتر بە تەمەن مەمکی زۆر چترە کە زۆر چترە یەک پارچە شتی سپی بۆمان دەرەچێت هیچ نبینین بەڵام کە ئێمە چینە تەمەنە وردە وردە ئەو شوێنانەی کە وەکو مەمکی ڕاستەقینەن کەمە بنەوە چەوری زیاد دەبێ کە چەوری زیاد و ئیتر شت باشتر ئەبینیت ئەوانەی مەترسیان کەمە ئێمە پێیان ئەڵێن لە کەمی لە 40 ساڵیەوە دەست پێ بکە بە وەرگرتنی ئەشعەی مەمۆگرام ناتوێت ساڵی جارێ بیکەی باش بەسەرچاو ساڵی 2 جار بیکە ئەوانەی کە ڕسکیان مەترسیان مام ناوەندیە و زۆرە ساڵانە جارێ بیکەن ئەوانەی کە ئەسڵەن زۆرە من ساڵانە پیان ئەڵێم لە 35 ساڵانە مەمۆگرامیان بۆکەم زایدە مەمۆگرام سۆناریان بۆکەم هەندێک جار کە مەسە من ترسمەوەیە ئەو ئافرەتە جینی وراثی هەبیتن تەنوریشی بۆکەم. هەنگاوێکی گرنگ بەر لەوەی ژنان سەردانی نەخۆشخانە بکەن بریتیە لەوەی خانمان زانیاریان هەبێت لەسەر نیشانەکانی ئەو نەخۆشیە یان لە شێوەی سیمینار و کۆبوونەوەی تایبەتدا بتوانن لەگەڵ پسپۆڕی شارەزای شێرپەنجەی مەمەک فێر بن چۆن لە ماڵەوە پشکنینی پێشوەخت بکەن و ئاگاداری ئەوە بن وەرزش بکەن. شیردان بە مەمەک کەمکردنەوەی مادەی کحولی و جگەرە کێشان مەترسی توشبوون بە نەخۆشیەکە کەم دەکاتەوە. دیارە ئەمڕۆ وەکو ڕۆژی جیهانی ژێرپەنجە لەگەڵ نەخۆشخانەی شاری نەخۆشخانەی فاروق ئێمە وەکوێکی ژنانی کوردستان حەزمان کردکەوە سیمینارێک بە کادر و ئەندام و کاتەکانی خۆمان و لەگەڵ هەندێک لە ڕێکخراوەکانی کە لێرە سیمینارێ بکەین کە بۆی بتوانین وەکو ڕێکخراوەکان کە ئێمە ڕێکخراوێکی جەماوەری نەچینە ناو ژنانەوە بتوانین ئەو ڕۆشنبیری کە تاکەکان کە بتوانین ئێمە بیگەینین بۆوان کە ئێمە بتوانین لەو دکتۆرە پسپۆڕانەی کە لە نەخۆشخانەکەەوە هاتون لەگەڵ هەندێک لە پەرستیارەکان کە هەموو اختصاصی ئەویان هەیە بتوانین کۆمەڵێ زانیاری تەواو وەربگرین بۆ ئێمەش کە بتوانین ئەوە بکەین. دیارە شێرپەنجە خۆی نەخۆشیێکی زۆر باوە لە هەموو وڵاتەکان لە هەموو وڵاتان لە جیهانە هەیە کوردستانیش بە تایبەتیەکی کە لە وڵاتانی کە شێرپەنجەتیایە بڵاوە. دیارە ئێمە ئەمانەی زیاتر ڕۆڵی ئەوە ببینین گرنگی بەوە بدەین کە خەڵکی پێشەوەی کە تووشی نەخۆشیەکە ببێت چی بکات یعنی بتوانێت پێشەوەی کە عیلاج وەرگێ خۆی بتوانێت فەحسی خۆی بکە بتوانێت پشکنین بۆ خۆی بکە بتوانێت ئەشعە بۆ خۆی بگرێ بتوانێت سۆنەر بکە ئەگەر هشکی بە شتێ کرد بۆی کە بتوانێت پێشکات نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە کە بێتە هۆی ئەوەی کە مەسەلەن تووشی ئەوە ببێت کە مەسەلەن بۆ نمونە ژێرپەنجەی مەمەکە مەمکی ببڕێتەوە دوای بەدەلەوەی کە لایانی تەندروستیەکە لایانی دەرونیەکەشی چەند خراپە بێ ئەو کەسە ئەمانە هەمووی کۆمەڵێشتن کەوا ئێمە بتوانین ئەم کادرانی خۆمان بتوانین لە سیمینار و کۆڕەکان لە ناو جەماوەری ژنانە بە تایبەتی ئەو ژنانی کە لە چوارچەوەی ماڵەکەیان لەوانەیە نەتوان.
دواتر تیمێکی پەرستارانی شاری پزیشکی فاروق بەشداربوونیان فێر کرد چۆن بتوانن خۆیان بە بەردەوامی پشکنینی مەمک بۆ خۆیان بکەن و ئاگیان لە تەندروستی خۆیان بێت. بەشی دووەمی چالاکیەکانی ڕۆژی جیهانی شێرپەنجە کۆنفرانسێک بوو کە ڕۆژی 12 2015 لە شاری پزیشکی فاروق بە هاوکاری نەخۆشانی هیوا و بە بەشداری چەندین پزیشکی پسپۆر ساز کرا دەرباری نوێترین گۆڕانکاریەکان لە چارەسەری نەخۆشی شێرپەنجە. هەر لەو ڕۆژەیە لە ئامادەبوانی ئەوانەی کە توێژینەوە و لێکچەریان پێشکەش کرد یەکێ لەوانە دکتۆر ئەنوەر شیەخە بوو کە یەکێکە لە دکتۆرە بەناوبانەکانی جیهان و لە کوردستانە ئیشەکە لەسەر نەخۆشی ژێرپەنجە بە عامەتەن قسەی کرد. دکتۆر نەریمان کە یەکێکە لە پسپۆرەکانی نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمکی ئافرەتان کە لە شاری پزیشکی فاروق کارەکە ئەویش محازەرەیەکی پێشکەش کرد لەسەر دو ئامارەکانی نەخۆشی شێرپەنجەی ئافرەتان چۆنیەتی و دوا شێوەکانی نەشتەگەری کە ئەکرێ بۆ نەخۆشیە. هەروە دکتۆرە تەلار هەر پزیشکە لە نەخۆشخانەکەمان محازەرەیەکی پێشکەش کرد لەسەر چۆنی ئەو سکرینینگانە یا ئەو نەخۆشیانەی کە ئەتوانین ئێمە ساڵانە لە پێشوەخت پشکنین بکەین بۆ نەخۆشەکان وەکو نەخۆشی وەکو گەڕان بە دوای خوێنە لە ناو پیساییە بۆ بزانین نەخۆشیەکانی قۆڵۆن و ژێرپەنجەی قۆڵۆن زوو بیدۆزینەوە، گەڕان بە شوێن نەخۆشی پرۆستاتی پیاوانە کە ئەگەر شێرپەنجە دروست بێت چۆن زوو پێی بیدۆزینەوە و هەروەها پشکنین بە شێوەی ئامێری تیشک بۆ کە پێوتێ مامۆگراف بۆ شێرپەنجەی ئافرەتان. ئەمانە چۆن ساڵانە ئەتوانین ئێمە ئەو پرۆگرامە پێشکەشکەین وەکو چۆن لە هەموو وڵاتانی جیهانە هەیە کە ئێمە لێ بتوانین لە شاری پزیشکی فاروقیش بەو شێوەیە دەست پێ بکەین. خۆشبەختانە لە ماوەی 2 هەفتە یا 3 هەفتەی داهاتووە ئێمە سنتەرێکەکەینەوە لێرە بە ناوی چێکاپ کلینیکەوە. لەو سنتەرەیە ئێمە نەخۆشەکان هاوڵاتیان ئەتوانن ساڵانە پشکنینی تایبەتی خۆیان بکەن لەسەر ستاندەرێکی جیهانی دابەش کراوە لەسەر ئەساسی لە عمرەکەی لەسەر و 25 ساڵەوە یا لەسەر و 40 ساڵەوە چ نەوعە پشکنینێک بۆیان باشە ساڵانە ئەیکەن. یەکێ لەوانە گەڕانە بە دوای نەخۆشیەکانی ژێرپەنجەیە. لەو کۆنفرانسەدا حوت پزیشکی پسپۆر چەند بابەتێکی نوێیان دەربارەی چارەسەری شێرپەنجە لە کوردستان و بەراوردکردنی بە وڵاتانی جیهان نەشتەرگەری شێرپەنجە و پشکنینی ناسینەوەی شێرپەنجە پێشکەش کرد. هەر لەو ڕۆژەشە لە ڕۆژی 12 مانگە من بەش بە حاڵی خۆم محازەرەیەکم پێشکەش کرد لەسەر چۆنیەتی وتوێشکردن و قسەکردن لەگەڵ نەخۆشە لە کاتێکە تۆ پێی دەڵێ نەخۆشی شێرپەنجە و هەیە یاخود نەخۆشی کانسەرت هەیە. نەخۆشی ئێمە من لەو باوەڕەدام هیچ فەرقێکی نییە لەگەڵ نەخۆشەکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا. لەوێ توێژینەوە کراوە لە ئەمریکایە کە لە توێژینەوەیکیان کردووە 1251 نەخۆشیان وەرگرتووە. لەو نەخۆشانە لیان پرسیون کە چەند کەستان حەزەکەن ئەگەر نەخۆشی شێرپەنجەتان هەبێ پێتان بوترێکەوە نەخۆشیە. لە 96 نەخۆشەکان ئەڵێن کە ئێمە حەزەکەین ڕاستیەکەمان پێبوترێ چکە نەخۆشدا ئیمەن حەزی لێ ڕاستیەکەی پێبوترێ. لە 85 ئەو نەخۆشانەی کە توێژینەوەکەیان لەسەر کراوە ئەڵێ ئەگەر زانیمان کانسەرمان هەیە یاخود شێرپەنجەمان هەیە حەزەکەین بزانین کە چەندمان ماوە بۆ ژیان. ئەمە لە عینی توێژینەوە شتێکی تر کراوە لە وڵاتانی ئەوروپا لە سکۆتلاندا هەر لە ماوەی 250 نەخۆشیان وەرگرتووە. عینیش لە 191 بۆ لە 194 نەخۆشەکان پێیان خۆشە ڕاستیەکەیان پێبوترێ. لە وڵاتی ئێمە بەداخەوە تازە توێژینەوەی نەکراوە بۆ شێوەیە، بەڵام من لەو باوەڕام کە نەخۆشی ئێمەش وەکو هەموو نەخۆشێکی جیهان حەزەکە ڕاستێکی پێبوترێ. لەبەرەوەی کە لەو وتانەی کە پێشکەشم کردەوە بوو کە
چۆنیەتی شێوەی قسەکردن لەگەڵ نەخۆشە کە پێی بڵێ تۆ ئەو نەخۆشیت هەیە بە شێوەیە کە نەخۆشەکە شعوری برینار بێ و لە عینی کاتە تۆ ڕاستیەکەی پێبگەێنی گەیانی ڕاستی بە نەخۆشەکە زۆر تەسیری هەیە لەسەر چۆنیەتی چاکبوونەوە لە نەخۆشیەکە یاخود چۆنیەتی لەگەڵ نەخۆشەکە ئەڕوات لە وەختی عیلاجەکانە. اینجایتە چەند شێوەیەک هەیە تەمان لە جیهانی دەرەوەیە لە وەروپایە لە خوێنی پزیشکیە ئەمە ئەوترێتەوە بەڵام وەختی خۆی زمانی ئێمە کە پزیشکیمان خوێن ئەوەمان پێ نەوترابەوە بەس لەگەڵ ئیشە وردەوردە لەگەڵی ڕاهاتین. یەکێ لەو سیستمانە سیستمێکە پێوترێ مەسە مۆدێلی سپایکس 6 ستێپ تۆ توانی بە نەخۆش بگەیەنی کە تۆ نەخۆشی کانسەرت هەیە. ژووری ئەو شوێنەی کە لەگەڵ نەخۆش دانیشی چۆنێتی ژوورەکە چۆنێتی بێدەنگبوون لە ناو ژوورەکە چەند کەس لە ژوورەکە ئامادە بێ نەخۆش بۆی هەیە برادێکی دایکێکی خوشکێکی یا دوو کەس بێنێتە ژووری لەگەڵ خۆیان بۆی تۆ پێی بڵێ نەخۆشیەکە و چییە پێشەوەی پێی بڵێ نەخۆشیەکە و چییە توانین لە نەخۆشەکە پرسیت کە تۆ خۆت تا ئێستا چی ئەزانی چی تێگەیشتووی لە مەوزوعەکە ئێمە ئەم فەحسانەمان کردووە تاوەکو ئێستا بۆچی کردومانە لە ڕێگەی ئەوەی کە ئەو چەند تێگەیشتووە تۆ ئەتوانی پێشی کەویت اینجا هێواش نەخۆشیەکەی پێ بڵێ اینجا پێشی بڵێ ئەتەوێ من بەسەر هەموو فەحسەکانە بڕۆم بۆت باسکەم یاخود یەکسەر بچینە سەر تەشخیصەکە و دوای تەشخیصەکە عیلاجەکەمان چۆنە بێت محاولەکەی مێز و کورسی نەبێ لە بینتانە کە دانیشن لە تەنیژ نەخۆشەوە دانیشیت پێویستی پێبێ دەستی نەخۆش بگریت پیشانی نەخۆش بە کە تۆ شعوری پێەکەیت کە خەبەرێکی زۆر ناخۆشیی تێ بەڵام تەئکید بە نەتیجەکە نەخۆشەکە ڕاستێکی زانی هەم بۆ دکتۆرەکەش ئاسانە هەم بۆ نەخۆشەکە بۆ کەس و کارەکەشی ئاسانترە کە لەگەڵ عیلاجەکەیە بڕوات. دکتۆر میران محەممەد بەڕێوبەری گشتی تەندروستی سلێمانی کە ئامادەی کۆنفرانسەکە بوو بە ڕۆژنامەنووسانی ڕاگەاند شاری پزیشکی فاروق لە بارودۆخێکی باشدا دروست بووە. ساڵی 2014 بە ساڵێکی قورس و قەیرانی دارایی و جەنگێکی قورسی تیرۆر تێپەڕین. بریندارێکی زۆر هەبووە فشارێکی زۆر لەسەر نەخۆشخانەکەمان دروست کرده بوو بەڵام شاری پزیشکی فاروق هاوکارمان بووە. هەروەک ئەڵێن خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە ئەتوانم بڵام ئەم کلینیکە لەسەر بنەمای ئەو قسەیە دروست ئەبێت. لەم کلینیکەیە چەندین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش ئەکرێت کە ئەوەی کە ئەمڕۆ ئەگونجێ لەگەڵ بابەتی ئەمڕۆمانە بۆ مەسەلەی بەرنامەکانی زووناسینەوەی نەخۆشی شێرپەنجە لەم کلینیکەیە لەسەر ئەساسیەکی زانستیانە بە پێی تەمەن بە پێی ڕەگەز ئەو پرۆگرامانەی بۆ زووناسینەوەی نەخۆشی شێرپەنجە پێویستە پێشش بە هاوڵاتیان دەکرێت واتە کاتێکە پیاو بێت یاژن کاتێککە ڕوو ئەکاتە ئەم کلینیکە پزیشکی خێزانی یاخود کارمەندی تەندروستی شارەزا ئەبینێت کە پرسیاری لێ دەکرێت و باگراوندەکەی هەڵەسەنگێنرێت و بە پێی وەکوتم بە پێی باگراوندەکەی بڕیار ئەدرێت کە ئاخۆ چ پرۆگرامێکی زووناسینەوەی نەخۆشی شێرپەنجە مناسبە بۆی بۆ ئەوەی بۆی دابین بکرێت. یەکێک لە هەنگاوە هەرە گرنگەکان بریتیە لە هەڵمەتی هۆشیارکردنەوە نەک تەنیا هاوڵاتیان بەڵکو ئەو کەسانەش کە لە کەرتە تەندروستیەکاندا کارەکەن بە مەبەستی ئەنجامدانی گۆڕانکاری ڕیکشەیی لە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی شێرپەنجە. بۆ جێبەجێکردنی ئەم بەرنامانە چەند هەنگاوێکی گرنگ هەیە کە ئەتوانرێ بکرێت بۆ ئەوەی ئەم بەرنامانە جێبەجێ بکرێت. یەکەمیان کە زۆر گرنگە ئەویش بەرزکردنەوەی ئاستی وشیاریە. هەمیشە کە باسی بەرزکردنەوەی ئاستی وشیاری ئەەکەین ئەڵێن بەرزکردنەوەی ئاستی وشیاری لە نێوان خەڵکە بەڵام بە تایبەتی بۆ ئەم بەرنامانە بەرزکردنەوەی ئاستی وشیاری لە نێوان سێ فئەیە کە یەکێکیان کە زۆر گرنگە ئەویش لە ناو خەڵکی ئاسایی یەکێکی تریان کە هەروەها گرنگە ئەویش لە نێوان پزیشک و پەرستار و کارمەندی تەندروستیە کە شارەزاییان هەبێ وشیاریان هەبێ دەربارەی ئەم پرۆگرامانە بزانن گرنگی ئەم پرۆگرامانە چییە بزانن کاریگەری ئەم پرۆگرامانە چی لەسەر تەندروستی تاکەکان.
سێهەمیشیان بەرزکردنەوەی ئاستی وشیاری لە نێوان لایەنی دەسەڵاتدار ئەو لایەنانەی کە ئەتوانن بڕیار بدەن ئەو لایەنانەی کە یارمەتی لە ڕێی بڕیارەکانیانەوە یارمەتی جێبەجێکردنی پرۆگرامەکانەدەن. ئەمە خاڵێکیان کەوت وەکوتم بەرزکردنەوەی ئاستی وشیاری. خاڵێکی ترکە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم بەرنامانە بکرێت بە بەشێک یاخۆ بکرێت بە هەنگاوێکی ڕۆتین لە سیستەمی تەندروستیە. بۆ نمونە ئێستا لە کوردستانە کوتانی مناڵ یاخود چاودێری ئافرەتی دووگیان ئەمانە هەمووی بەشێکی ڕۆتینە لە ناو بەرنامەکانی کەرتی تەندروستیە. ئەگەر بێت و پرۆگرامی زووناسینەوەی شێرپەنجە یاخود کانسە سکرینین بکرێ بە بەشێکی ڕۆتین لە بەرنامەکانی تەندروستیە ئەو کاتە کاریگەری بەرنامەکان زۆر زیاتر و زۆر بەرچاوترە بێت. خاڵی سێهەم کە بە هەمان شێوە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە کارمەندی تەندروستی شیا و شارەزا مەشق پێ بکرێ ئامادە بکرێ بۆی بتوانێت کە ئەم بەرنامانە بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی کاریگەر پێشکەش بکات و بیخاتە باری جێبەجێکردنەوە. مەبەست لەم چالاکیانەی کە کردوانێمە بە بۆنەی ڕۆژی جیهانی شێرپەنجەوە وەکو لە بیدایە تا باسم کرد هەر ئەوە نییە ئێمە خزمەتگوزاری تەندروستی پێشکەشکەین بەڵکو هەروە لە تەوعیە و لە ئیدوکیشنە دەورێکمان هەبێ وەکو شاری پزیشکی فاروق لە مستەقبەلێکی نزیکیشە و هەر لە خلالی ئەم ساڵەیە چەند چالێکی ترمانە بێت. یەکێ لەوانە ڕۆژی 20 بۆ 24 مانە کۆنفرانسێکی گەورە ڕۆیە لە شاری پزیشکی فاروق و هەروەها ڕۆژی 28 مان کۆنفرانسێکی ترمان هەیە بۆ مناڵی بلووری و چالێکەکانمان بەردەوامە بێت بۆ ئەوەی کۆمەلگای خۆمان ڕوونتر بکەینەوە و ئیدوکیشنیان زیاتر بکەین لەسەر نەخۆشیەکان. لەگەڵ ئەو سەرنجە گەورەی لەسەر حاڵەتەکانی شێرپەنجە هەیە بەڵام شێرپەنجە ئەو نەخۆشیە ترسناکە نیە لە کوردستاندا. بۆ نمونە لە ئەمریکا لە 2 کەسێک تووشی نەخۆشی شێرپەنجە بێت بەڵام لە عێراقدا ئامارەکان زۆر کەمن. بە گوێرەی ئامارە ڕەسمیەکان لە ساڵی 2014دا 2000 حاڵەتی نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کرا و زۆربەی ئەو نەخۆشانەش لە خواری و عێراقەوە هاتوون. لە ماوەی 5 ساڵی ڕابردووشدا 9000 نەخۆشی شێرپەنجە هەبووە. ئەو ئامارەکەمە و زۆر نییە. چارەسەر ئەستەم نییە. چارەسەر ئەستەم نییە. چارەسەر ئەستەم نییە. نێوبوونەوە یەکێکە لەو خەسڵەتانەی کارمەندانی شاری پزیشکی فاروقی پێدەناسرێتەوە. ئێمە کراوەین پێشوازی لە هەموو گۆڕانکاریەکی سوودبەخش و ڕاست لە بواری تەندروستی داکەین. بەردەوام هەوڵ دەدەین داهێنان و نێوبوونەوە لە چارەسەرەکانماندا بکەین بۆ نەخۆشەکانمان. بەر لەوەش زانیاری تەواو بە هاوڵاتیان بدەین تا پارێزگاری لە تەندروستی خۆیان بکەن و خۆیان لێپرسراوی یەکەم هەنگاوی چاودێری تەندروستی خۆیان بن.